پاش کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و دەست بە سەراگرتنی کابوڵی پایتەخت لەلایەن بزوتنەوەی تاڵیبان دوای 20 ساڵ لە دەرپەڕاندنیان لەو شارە لە ئێستادا زیانەکانی ئەمریکا گەرمترین باسی نێو دۆسیە و پێشاتەکانی ئەفغانستان. لەوبارەیەوە پرۆژەی تێچووی شەڕ لە زانکۆی براون راپۆرتێکی لەسەر تێچوونە مادی و مرۆییەکانی جەنگی 20 ساڵی ئەمریکا لە ئەفغانستان بڵاو کردووەتەوە کە بە پێی راپۆرتەکە زیاتر لە 2 تریلیۆن دۆلار و دەیان هەزار کوژرا و بریندار ئەنجامی 20 ساڵ داگیرکردنی ئەمریکا لە ئەفغانستان. بە پێی ئامارەکانی پرۆژەی تێچووی جەنگ تا ئێستا جەنگی ئەفغانستان 2 تریلیۆن و 261 میلیارد دۆلار زیانی بە خەزێنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیاندووە کە هەر گەورە بازدەرێکی فیدراڵی 16,000 دۆلاری لەو زیانە بەردەکەوێت. هەر راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە ئەم بڕی زیانە کەمترە لەوەی کە لە ڕاستیدا وەک تێچوو لەسەر ئەمریکا دەکەوێت. لە بەرەوەی موچەی بریندارەکانی جەنگ، خەرجی مانەوەی بەشێکی سوپا لە ئەفغانستان، خەرجی گواستنەوە و هاتوچۆی هێزەکانی تێدا هەژمار نەکراوە. بە پێوە ئامارانی لە سەرچاوە ڕۆژنامەوانی ئەمریکیەکانەوە دەست کەوتون 739 میلیارد دۆلار خەرجی وەزارەتی بەرگری ئەمریکا ناسرا و بە پێنتاگۆن بووە. 59 میلیاریش خەرجی وەزارەتی دەرەوە 88 میلیاریش خەرجی ڕاهێنان و پڕچەکردنی سوپای ئەفغانستان بووە. هەروەها خەرجی هەوڵی قەڵاچۆکردنی مادە هۆشبەرەکان 9 میلیارد دۆلار و بنیادنانەوە و ڕێخستنەوەی ژێرخانی ئەفغانستانیش 893 میلیارد دۆلار تێچووی لەسەر ئەمریکا هەبووە. ئەمە جگەلەوەی بڕی ئەو سوودەش کە چووەتە سەر ئەو قەرزانەی بۆ هەردوو وەزارەتی بەرگری و دەرەوە کراون لە 530 میلیارد دۆلار نزیک دەبێتەوە. کۆی گشتی خەرجیەکانیش دەکاتە 2 تریلیۆن و 18 میلیارد دۆلار. لە جەنگی 20 ساڵی ئەمریکا لە ئەفغانستان چەندین ئاماری ترسناک لە زیانە مرۆییەکان تۆمار کراون. بە پێی راپۆرتەکەی زانکۆی براون لە ئەنجامی بەراوردی ئامار و شیکردنەوەکان دەردەکەوێت 241,000 کەس لە جەنگی ئەفغانستاندا کوژراون کە 2444 کوژراویان لە ڕیزی سوپای ئەمریکادان. ئەمە بەدەر لەوەی ڕێژەی خۆکوشتن لە نێو سوپادا لەو وڵاتە دوو هێندەی ئەم ژمارەیە. لای خۆیەوە ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاماژەی بەوە کردووە کە نزیکەی 600,000 سەرباز لە 20 ساڵی ڕابردوودا بەشداری جەنگی ئەفغانستانیان کردووە. بە پێی راپۆرتە ئەمریکیەکەش 4,000 چەکداری گرێبەستی ئەمریکی کوژراون، هەروەها 1150 کەس لە کەسانی سەربازی و گرێبەستی وڵاتانی دیکەی هاوپەیمانی نێودەوڵەتیش کوژراون. هەرچی لەسەر زیانە مرۆییەکانی ئەفغانیەکان راپۆرتەکە ئاشکرای کردووە 141,000 ئەفغانیش گیانیان لەدەستداوە کە لەو ژمارەیە 43,000یان لە ڕیزی چەکدارەکانی بزوتنەوەی تاڵیبان و 60,000یشیان لە ڕیزی پۆلیس و سوپای ئەفغانستانن. هاوکات 38,000 هاوڵاتی مەدەنیش بوون بە قوربانی جەنگ و کوژراون. جیا لە ئاماری کوژراوەکانیش 40,000 ئەمریکی و 100,000 ئەفغانی بریندار بوون. ئەم ژمارانی کە باز لە ئاماری ئەو کەسانە دەکات کە لە میانی جەنگی ئەفغانستاندا گیانیان لەدەستداوە ئەو هەزاران کەسەی هەژمار نەکردووە کە بە هۆکاری ناڕاستەوخۆی جەنگیانیان لەدەستداوە وەگە و کەسانی لە ئەنجامی برسێتی و نەخۆشی و کەم ئاوی مردوون کە وەک راپۆرتەکە دەڵێت ژمارەیان لە ژماری قوربانیەکانی شەڕ کەمتر نییە. جیا لە زیانە مادی و مرۆییەکان چاودێران پێیان وایە شکستی ئەمریکا لە ئەفغانستان هێزی ئەو وڵاتە لە نێو ململانێ نێودەوڵەتیەکان کەم دەکاتەوە و زیانی گەورە لە پێگە و ناوبانگی ئەمریکا دەدات و لە گفتوگۆکانی لەگەڵ وڵاتە